في النار. خۆشەویستان، خوای گەورە میهرەبان زۆر بەڕەحم و میهرەبانە، بۆیە هەموو کاتێک با ئێمە نیەت و مەبەستی خێر و چاکەمان هەبێت. ئەو نیەتە چاکەی کە لە دڵمانایە بزانین خوای پەروەردگار چ پاداشتێکمان بۆ دەنووسێ لەسەری، و ئەو نیەتە خراپەش کە لە دڵمانە بێ بزانین خوای گەورە چی سزایەکمانەدا لەسەری. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک بڕاتە سەر جێگای خەوتن و نووستنەکەی دەیەوێ بخەوێ وهو ينوي أن يقوم فيصلي من الليل، بەڵام کاتێکە دەخەوێ لەسەر جێگاکەی نێتی وایە شەو هەڵبسێ و شەو نوێژ بکات، نێتی وایە حەزی لێ شەو نوێژ بکات، بەڵام خەوی پێدا دەکەوێ خەبەری نابێتەوە هەتا بانگی بێنێ. کاتێکە خەبەری دەبێتەوە کاتی شەو نوێژ نەماوە، بەڵام شەو نێتی هەبووە بەڵام خەوەکەی نەهێڵاوە، خەبەری نەبووتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە چی بۆ دەنووسێ؟ كتب له ما نوى، ئەوەی کە نێتی هەبووە شەو نوێژ بکات خوای گەورە شەو نوێژەکەی بۆ دەنووسێ، یەک ڕکات نوێژی نەکردو، بەڵام چونکە بەڕاستی نێتی هەبووە ئیتر بەوەی ئەوەی خەوەکەی قورس بووە خەبەری نەبووتەوە خوای گەورە شەو نوێژەکەی بۆ دەنووسێ، ئەوەی کە لە نێتی هەبووە نێتی وا بووە 4 کات نوێژکە خوای گەورە 4 کاتێکی بۆ نووسێ، نێتی وا بووە 11 ڕکات بکات خوای گەورە 11 کاتێکی بۆ نووسێ، نێتی وا بووە جوزێ قورئان بخوێنێ خوای گەورە جوزە قورئانەکەی بۆ دەنووسێ، هیچیشی نەکردو، چونکە بەڵام نیەتەکەی ڕاستگۆیە، خوا عالم و زانایە ئەم ئینسانە خەبەری بایە دەیکرد، چونکە فێڵ لە خوا ناکرێ. کەواتە ئاگاداری خۆمان بین نیەتمان خێر و چاکە بێ، ئەگەر ئەنجامیشی نەدەین خوای گەورە بۆمان دەنووسێت. بۆیە هەموو کاتێ نیەتی خۆت پاکەرەوە بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار، نێتی پاکت هەبێ، نیازی پاکت هەبێ، مەبەستی پاکت هەبێ، چی مەبەستێک لە دڵتا بێ وەک خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم وإنما لكل امرئ ما نوى، مرۆڤ چی نیەتێکی هەبێ خوا ئەو نیەتێ بۆ دەنووسێت، ئەوەی بۆ دەنووسێت باش یا خراپ. ئەمە ڕەحمی خوایە، خەوت پێدا کەوتووە بەتەمای شەو نوێژ بدە بەڵام نەتکردووە خوا شەو نوێژەکەت بۆ دەنووسێت. بۆیە هیچ کاتێک خۆشەویستان نیەتی شتی خراپ مەهێنن، شەڕ و خراپە مەهێنن. پیاوێک هەیە لەم سەرزەوێدا تۆ دەیناسی، خوای گەورە ماڵێکی غەزەبی پێداوە، کەسێکی خراپە، ئەم پیاوە دەبینیت تەقوای خوا ناکە و لە خوا ناترسێ، زیناکە، خەڵکە کوژێ، مەشروب دەخوات، خراپەکاری دەکات، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار نادا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە خراپترین پلەدایە مرۆڤێکی خراپە، بەڵام نەکبەتێک هەیە کەسێکی خراپ هەیە هیچی نییە، پارەپولی پێ نییە، دەڵێت بەدەم ئەڵێ ئاستێکە نیەتی خراپ چەندێ خراپ، بەدەم ئەڵێ بەخوا ئەگەر ماڵ و سەرۆت و سامانم دەبوو یاخود دەڵێت دەسەڵاتم هەبوو ئەبێ وەکو فڵان کەسم بکردایە، هەر ڕۆژی لەگەڵ ئافرەتێکا بخەوتمایە، بەخوا ئەگەر پارەم هەبوو ئەبێ فڵان و فڵانم بکوشتایە، ئەو خەڵکەم سەر بڕیایە، ئەو خەڵکەم وا لێ بکردایە، هەنێ کەسێ ناوخۆمانە ئەو ئەگەر دەسەڵاتم بێ خەڵکا وا لێ بکرد. ئەم قسەیە سزاکەی چی؟ بەس نیتە، بەڵام دەڵێ ئەگەر هەم وایە ئاوام دەکرد، مەبەستی خراپەکاریە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە فهو بنيته فوزرهما سواء، سبحان الله، فهو بنيته، ئەو ئینسانە مادەم بە زمان و بە نیەت حەزی لە خراپەیە دەڵێ ئەگەر هەم وایە وەکو فڵان دەسەڵاتدار خراپم دەکرد، ئەو خەڵکەمە کوشت، ئەو خەڵکەم سەرج نەکرد، ئەو خەڵکەم تاڵا نەکرد، ئەو خەڵکەم وا لێ کرد، بەخوا ئەگەر هەم وایە ئاوا زینا و خراپەکاری مەکرد. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانە خراپە چەندێ خراپە، ئەم کەسەش ئەڵێ وەکو ئەوم دەکرد
ئەفەرمێت لە تاوانە یەکسانن. من زینا نەکردووە بەڵام تاوانی زیناکەم بۆ دەنووسێ، مەشروبم نەخواردووە تاوانی مەشروبەکەم بۆ دەنووسێ، چونکە ئاواتە خوازم وەکو ئەو زیناکەر و مەشروب خۆر بمایە، بەڵام ناتوانێت. کەواتە ئاگاداری خۆت بە ئاهەمیەتەکە چەندێ دەورە بینێ بۆ ئینسان لە تاوانە یەکسانن. کاتە با فڵان وڵات بات دەستیان خۆش بێیان کوژن، ئەخە بێ لەو تاوانە بەشدار بی، وەڵڵا حەدیسی لەسەر، وەڵڵا تەنا بە دەست خۆشیەکە تۆش لەو جەریمە و لەو قەتڵا بەشداری. ڕوو دەکەمە پیاوە بە تەمەنەکانیش بەداخەوە هەندێکتان هانی گەنجەکانەکەن بۆ خراپە، چەند جار گوێتان لێ بوو، خۆم بە چەند جار ئەو گوێنم شایەتە بە خیامەت گوێم لێ بوو، هەمووشتان زۆربەتان گەنجەکان گوێتان لێ بووە. پیاوە بە تەمەنەکان ناڵێمە هەندێکیان قسەمان پێ دەڵێن بە گەنجەکانیش دەڵێن ئێوە حاشازی ئێوە پیاو نین، ئێوە ئاوان و ئاوانم هەموو ژنە جوانەیە دەستکاریان ناکەن، ئەم هەموو ژنە جوانەیە بەخوا گەرە سەردەمی ئێمە ئەبوون ئاوامانە کرد و ئاوامانە کرد، ئەم قسەیە خوا ئەو تاوانە دەنووسێت. لای خۆی بڵێ یا ڕەبی تەمەنتان درێژ بێ، ئافەرین ئێوە داوێن پاکن، بە ڕەوشتن، بە ئەخلاقن، کەچی ئێوە پیاو نین. بۆی ئەم هەموو ژنە ئاوا لەم ڕۆژە هەموو ژنە جوانەیە و حەقشتان لێ بەسەریانە، لای خۆ تەمەی خێریان کەن، تەمەی خراپیان دەکەن. بۆی ئەم ئینسانەکە حەزی لە خراپەیە بەڵام ناتوانێت پیر بووە، خوا تاوانی خراپەکەی بۆ دەنووسێت. حەزی لە زینایە و ناتوانێت خوا تاوانی زیناکەی بۆ دەنووسێت، چونکە تەمەنایەکە بەڵام ناتوانێت. کەواتە ئاگاداری خۆت بە نیەتەکە دەورە بینێ بۆ باشبوونی تۆ بۆ خراپبوونی تۆ. هەموو کاتێک هەوڵ بدە نیەتی خێر و چاکت هەبێ، نیەتی ئەوەت هەبێ مەبەست ئەوە بێ کاری چاکە ئەنجام بدەیت، ئاواتی بۆ بخوازی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەو کەسانەمان بۆ دەکات کە قەرزارن، زۆرێک لە خەڵکی قەرزارە. بزان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگینێکی خۆش ئەدا بەو کەسەی کە قەرزارە و نیەتی دانەوەی قەرزەکەی هەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ما من عبد كانت له نية في أداء دينه إلا كان له من الله عون. أما لا صحيح ترغيب حديثك صحيح. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک قەرزار بێ، قەرزی لە کەسێک کرد بێ، بەڵام دەفەرمێ كانت له نية في أدائه، نیەتی دانەوەی قەرزەکەی هەبێ، واتە کەسێک نێ پارەخۆر بێ، قەرز کوێر بێ پارە نەداتەوە، بەڵکو نیەتی هەیە قەرزەکە بداتەوە، هەر بێتە دەستیەوە پارەکە تەسلیم کاتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوە لەلایەنی خوای پەروەردگار و یارمەتی ئەدرێ وسبب الله له رزقا، خوای گەورە کۆمەڵێ ڕزق و ڕۆزی بەنسیب دەکا، کۆمەڵێ پارە و پولی بەدەست ئەخا بۆی قەرزەکەی بۆ ئاسان کرد، خوا یارمەتی دەرێتی. چونکە نیەتەکەی چییە؟ دانەوەی قەرزەکەیە. وپێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم حدیث صحیح ترغیبە فمن مات وهو ينوي قضاءه فأنا وليه وهو ينوي. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێ بمرێ و قەرزاری بێ، نیەتی دانەوەی قەرزەکەی هەبوو بێ، بەڵام قەدەری خوا مرد و نەیتوانی بیداتەوە، ئەفەرمێ من کەفیلی ئەکەم لە قیامەتە ئەو قەرزەی بۆ داتەوە، نیەتەکەی پاک. خوای گەورە لە قیامەتە وعدی داوە ئەو قەرزانەی هەمووی بۆ بداتەوە، بەرامبەری قەناعەت پێ بکە و شتێک بدا بە بەرامبەری خۆی بن و من قەرزاری کەسێکم دەمرم. خوای گەورە شتێک ئەدا بە ئەو ئینسانە دەڵێ دەفەرمێ بەوە ڕازی ئەبی لە فڵان کەس خۆش بی قەرزەکەی، بێگومان ڕازیە بێت، شتێکی پێدا ڕازی بێت. کەواتە ئەگەر نیەتی دانەوەی قەرزەکەت هەبوو خەممەخۆ بشمری، خوای گەورە وعدی داوە قەرزەکەت بۆ بداتەوە و خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە فەرمانی خوا زەمانی بۆت کردووە کە قەرزەکەت بۆ داتەوە لە قیامەت. تاو دڵخۆش بە کەواتە نیەتەکە چەندێ دەورە بینێ مادەم نیەتی دانەوەی قەرزەکەت هەبێت. کەواتە گرنگە نیەتمان لە هەموو شتێکە باش بێ، ئەگەر خراپیش بێ پەنا بەخوا باجەکەی بە خراپی دەدەین. یا ربی خوایە نیەتمان پاکەیتەوە لە هەموو کار و کردەوەیەکدا لە نیەت و شەڕی خراپمان پارێزی یا رب العالمین. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه.
بەڕێزم ئینسان هەموو کاتێک نێتی خێر و چاکەی هەبێت بە ئیزنی خوای گەورە نێتی خێر و چاکەت هەبێ خوای گەورە سەرکەوتوت دەکات بەڵام ئەگەر پەنا بەخوا ئینسان نێتی خراپی هەبوو خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە ئەم حەدیثە تەنها حەدیثێکە کە سەحابەیەکی کورد بە ناوی جابان کە خۆیان پێڵێن گاوانە ڕزای خوا لەبێ سەحابە هەبوو کورد بووە ئەم حەدیثە لە پێغەمبەری خوا ڕیوایەتەکە صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیح خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر پیاوێک قەرزێک لە کەسێک بکات سەیری ئەم حەدیثە پێچەوانەی حەدیثەکەی پێشۆکی سە باسمان پێچەوانە هەر کەسێک پارێک لە کەسێک قەرز بکا بەڵام لا يريد أن يؤدي إلى صاحبه حقه خدعه حتى أخذ ماله بەڵام کاتێک کە پارەکەی لێ قەرزەکە ئەڵێ کات فڵان کەس ئەوەندە پارەم بەرێ بۆ ئەوەندە ڕۆژ ئەوەندە مانگ بەس ئەو کاتێک کە پارەکەی ئەداتێ لە دڵ خۆی ئەڵێ بەخوا چاوە پێی ناکرێت ئەومانە جۆرەمانەیە هەر داتە دەستیوە تەواوە ئەبێ ئەڵێ دیوە قیامەت ئەم جۆرە مرۆڤە لەناو کۆمەلگای ئێمەدا هەن ئەوەندەی پارەکەت پێدا چاوت پێی ناکرێت تەواو فێڵت لێ ئەکە ئەو کاتێک کە پارەکەت لێ وەرئەگرێ کۆمەڵە ستوێنت بۆ خوا کۆمەڵی وعدت پێدا بەڵام تەماشاکەی نیەتی وایە پارەکەت نەداتەوە نیەتەکە چەندی گەورە بینێت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فمات ولم يؤدي دينه بشمرێ و قەرزەکەی هێشتا نەداوەتە ئەمە خوا زەمانەتی بۆ گەڵگۆی پێش و باسمان کرد ناوەڵڵا ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەمانەتی ئەم ئینسانەیەکە نە بۆچی لەبەر شتێک فەرقەکە چییە ئەو پیاوە نێتی دانەوەی قەرزەکەی هەبوو خوا زەمانی بۆکە بۆ یەداتەوە ئەم نێتی دانەوەی قەرزەکەی نییە خوای گەورە چی تاوانێتی بۆ دەنووسێت دەفەرمێ لقي الله وهو سارق لە ڕۆژی قیامەتا دەگاتە خزمەتی خوا دەڵێن فڵان کەس دزە حسابی دزی بۆ کرد دزە ئەو پارێکە بردیوەتی قەرز ئەو قەرزە بۆتە دزی تەواو بە دزی حسابەکرێ تەنها لەبەر ئەوەی نێتی دانەوەی قەرزەکەی نییە خوای گەورە لە قیامەتا محاسەبەی ئەکا وەکو دزێک وەکو تاواندارێک کە ماڵی خەڵکی دزیوە و خواردوێت چونکە نێتی دانەوەی قەرزەکەی نەبوو کەواتە بزانن نێتی چیت هەیە مەبەستت چییە لەوەی کە قەرزێ لە کەسێک دەکەی وەڵڵا ئەگەر بۆ ئەوەت بێ کە پارەکە بدەیتەوە خوا لە قیامەت بۆتە داتەوە وەک پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر نێتی دانەوەی قەرزەکەیشت نەبێ و قۆڵی ببڕی لە قیامەتا تۆ دزی تەواو لای خوای گەورە حسابی دزت بۆ کرد جا ئەو جۆرە دزە ناو خۆمانە هەیە خوا هیدایەتیان بدە هەموو کاتێک با نێتی خێر و چاکەمان هەبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم حەدیثە صحیحەکە لە صحیح تەرغیب هاتووە نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە کەسێک لە ئێمە پیاوێک دەناسێ پیاوێکی چاک پیاوێکی خێرکەر پیاوێکی دەستکراوە بەردەوام یارمەتی خەڵکی فەقیر و هەژارەتە پیاوێکی ڕێک و پێک و خواناسە لەوانە هەر کەسێک لە ئێمە کەسێ وا بناسێ بەڵام کەسێتر هەیە لە خوار ئەوەیە ئەم پیاوەش پلەی لای خوا زۆر بەرزە چونکە ئینسانێکی ئیماندار و خێرکەرە خێرخوازە چاکەکارە ئینسانێکی شێ لە خوار ئەمەوەیە هیچی نییە پارە و سەرد و سامانی نییە کە ئەو کەسە دەڵێ ئیتر هەر کەسێک بە لە ئێمە دەڵێن خۆزگایە وەکو فڵان کەس ماڵ و سەروەت و سامانمان هەبووە یارمەتی خەڵکی فەقیر و هەژارمان بدایە بەخوا خوایە گیان ئەگەر منیش هەم بوایە وەکو فڵان کەس خێر و چاکەم دەکرد بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فهو صادق النية نيتي رازگۆیە واتە ئەگەر هەشی بێ ئەیدات بەڵام ئەو کەسەی خوا عالەمە فڵان کەس وا ئەڵێ بەس بیبێ نایدات ئەوە نایگرێتەوە هەیە خوای گەورە عالمە کە ئەگەر هەشی بە پارە وەکو ئەو کەسێک کە دەوڵەمەند بێ هەمان کرداریەوە ئەنجامەدات فهو بنيته پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە نیەتەکەی لێ قبول دەکات ئەو ئاواتی کە ئەیخوازێت خۆزگایە وەکو فڵان کەس پارەم هەبوایە سەرۆت و سامانم هەبوایە لە ڕێی خوادا تەوزیعم کردایە
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە ئەو نیەتێ لێ قبوڵ دەکات چونکە ڕازگۆیە ئاواتە خوازێ وەکو فڵان کەس خێرکەر بوایە بەڵام نیەتی تەنها بە نیەتەکەی تەنها ئاوات خواستنێکی خێر و چاکە ئەو بگەێنێ بە چی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فهو بنيته فأجرهما سواء ئەم ئینسانەکە هیچی نییە هیچ نابەخشێ لە پاداشتا خوای گەورە پاداشتی بەقەت ئەو ئینسانە خێرخوازە بۆ دەنووسێت یعنی بۆ نمونە پیاوێک هەیە ڕۆژی ملیۆنێ ئەکا بە خێرخوازە پارەی زۆرە ڕۆژی گەڵایەک دەکا بە خێر تۆش کە نیەتت وایە دەڵی خوای گەورە ئەگەر هەم وایە وەکو فڵان کەس خێرم دەکەت تۆ ئەو پیاوە ڕۆژی چەندێ ببەخشی ئەو پیاوە خێرخوازە ئەو پیاوە چاکە ئەو دەوڵەمەندە تۆش بەقەت ئەو پیاوە خێر و چاکە دەسەکەی هیچیش نەبەخشی ئەو ملیۆنێ ببەخشێ خوای گەورە خێری 1 ملیۆن پارە بۆ تۆ ئەنووسێ کە ڕۆژانە ئەو تەوزیعەکە گەڵایە ببەخشێ تۆ خێری گەڵاکەت بۆ نووسراوە دینارێکیش نەبەخشیوە بەڵام چونکە نیەتت چاکە حەزەکەی وەکو فڵان کەس کەسێکی باش و ڕوو لە خوابی و خێرکەربی کەواتە نیەتەکە بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم وإنما لكل امرئ ما نوى ئینسان چی نیەتێکی هەبێ خوای گەورە بە پێی نیەتەکەی بۆی دەنووسێت کەواتە دەتوانی ئاوات بخوازی بە کەسێکی باش یاخود بۆ نمونە کەسێک دەبینی خودبە ئەدا وتارەدا خەڵک گوێی لێگرێ دەڵێ بەخوا ئەگەر عیلمم پێ بوایە توانام هەبوایە وەکو فڵان مامۆستا وتارم ئەدا و ئامۆژگاری خێری خەڵکم دەکرد بەهۆی ئەم نیەتەتەوە کە تۆ ناڕە کەسێکی ڕازگۆی حەزەکەی خزمەتی ئەو دینەکەی بەڵام عیلمت پێ نییە وەڵڵای ئەو خەڵکی بە چەندێک خێری دەسەکرێت تۆش بەنە خێرە دەسەکرێت ئەو خەڵکی بە ڕۆژی خوا چەندێک خێری بۆ بنووسێ تۆش کە ئاواتە خوازی وەکو ئەو بوویتایە خوای گەورە بەقەت ئەو خەڵکی بە خێر و چاکە بۆ نووسێ ڕۆژانە ئەو چەندی دەسکرێت تۆش بەنە دەسەکرێت ئەمە نیعمەتێکی خوایە کەواتە نیەتمان پاکەینەوە بە هەموو کاتێک نیەتی خێر و چاکەمان هەبێت ئەگەر نەشتوانین بیکەین ئاوات بخوازی وەکو کەسە چاکەکان بین بۆی خوای گەورە وەکو کەسە چاکەکان خێر و پاداشتمان بۆ بنووسێت بۆیە هیچ کاتێک نیەتی خراپەت نەبێ بیر لە خراپە مەکەرە و بیر لە شەڕ و خراپ مەکەرە و ئاواتی بۆ مەخوازە چونکە ئەگەر وات کرد ئەم حەدیثە شمول دەکات نیەتی خراپ زۆر مشکلەیە لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثەش هەر بە هەمان شێوە جابان کوردی گاوان کە سەحابەی بۆمان ڕیوایەتەکە بەشی دۆمی حەدیثەکە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر پیاوێک ئافرەتێک مارە بکات مارەی بکات ئیتر مارەیەکە زۆر بێ یا کەم بێ حەزەکەی بە 1000 دینار بێ حەزەکەی با گەڵایەک بێ حەزەکەی با ملیۆنێک بێ حەزەکەی با ئەنسیلەیەکی زیو بێت با ئەڵقەیەک بێ یاخود با چەندێ زۆر بێ چونکە فەرمووی على ما قل من المهر أو كثر زۆر بێ یا کەم بێ کێشە نییە گرنگەوەی مارەی کردووە پیاوێک ئافرەتێکی مارە کردووە بەڵام دەفەرمێ وليس في نفسه أن يؤدي إليها حقها خدعها بەڵام کاتێککە مارەی ئەکا مارێکی چەندێکە ئەوەنە مسخاڵاوتون ئەوەنە ملیۆن ڕازی بەس ئەڵێ بەخوا چاوی بە یەک دینار ناکرد ئەها نیەتی وایە خۆشنی هێناوە لای وەلی ئەمری ئافرەتەکە مارەی کردووە خەڵک زانیوێتی بە حەڵاڵی هێناوێتی بەڵام چونکە نیەتەکەی پیسە بزانی خوای گەورە چی بۆ دەنووسێت ناو خۆشمانە هەیە کاکە کێ توورەکەی بۆ مارەی دووریوە ئەم قسەی لەوانە شمدێن کەسانەکە توورەکەی بۆ یانی کەواتە کێ مافی ئافرەتی داوە ئەگەر نیەتت وابێ ئەم ئافرەتە بهێنی و مارەی پێ نەدەی فێڵی لێ بکەی خەدەعها فێڵی لێ بکەی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم فمات ولم يؤدي إليها حقها بشمرێ و مارەی ئافرەتەکەی نەدابێت چونکە نیەتی وایە هەر نەیدادێ تەنها خەڵەتاندنی بەرامبەرە خەڵەتاندنی ئافرەتەکە بەرامبەرەکەی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لقي الله يوم القيامة وهو زان پەنا بەخوا لە ڕۆژی قیامەتە ئەگاتە خزمەتی خوای گەورە هەر چەندێ لەگەڵ ئەو ئافرەتە خەوتە بێ خێزانی خۆیەتی خوای گەورە بە زینا بۆ حساب چونکە نیەتەکەی پیسە ئەها سەیری کە نیەتەکەمان چەندێ دەورە بینێ مادەم نیەتی وا بووە مارەیەکی پێدە ئەم نیەتە تەنیا لە دڵی شایە خۆ بە ئاشکرا نەیوتوە مارەیەک پێ نادەم لە دڵی خۆیان دێڵێ بەخوا چاوی پێ ناکەوێت چۆن کابرای قەرزار ئەڵێ بەخوا
چاڵ بە قەرزەکە ناکەوێت حسابی دزی بۆ کرێ ئەمەش کە دەڵێ بەخوا چاوی بەمارەی ناکەوێت یەک دیناری نادێ ئەم ویستم بیخەڵەتێنم تەناویست قۆڵیان بکەم بەخوا چاک قۆڵیانە بڕی کچەکەم لیان سەر مارێشم تێنەدا دڵنیا بە هەموو خەوتنێکت لەگەڵ خێزانەکەت خوا بە زینا بۆتی بسافە فەڵەوەزانین پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە قیامەت حساب زیناکەری بۆ کرد لەبەر ئەوە ئەو ژنە بۆی حەڵاڵ نەبووە چونکە با مارێکیشی ئەگەر 1000 دیناریش بێ خواردبێتی نێتی دانەوەی قەرزەکەی نەبوو بێ کە قەرزێکە لەسەری لە قیامەتە بە ئینسانێکی بەدڕەوشت و زیناکە حسابی بۆ کرد فنا بەخوای گەورە کاتە سێکە شتی حەڵاڵ بەهۆی نێتی پیسەوە حرام دەبێت نێتمان پاکەینەوە بە ئیزنی خوا لە هەموو کار و کردەوەیەکدا نێتمان پاک بێ پاداشتی گەورە وەردەگرین نێتمان خراپ بێ سزای گەورە وەردەگرین اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود دعاء خير يعني يا ربي خوايا هي مني وآرامي ولاط من بقاليسي خوايا عند الشر لخرافة لظلم ظالمكان ولاط من بدورك يا رب العالمين خوايا خير وخوشي وبركة وباران بسرمانا برجيني يا ربي خوايا آخر من بخير بقيري نيوجو رجوع عبادت مالي قبولكي وعماليكي كسيكي خير خواص بين كسيكي خير كربين كسيك بين خوايا همو كاتك نيتي خير وشاكمان هبه يا ربي خوايا لو كسانا من نقيا بك نيتي عن خرافة كارن يا رب العالمين خوايا آخر من بخير بقيري آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين